بازاڕی ئاڵتون فرۆشەکانی سلێمانیە هاوشەوەی جموجۆڵی نرخەکەی جوڵەی هاوڵاتیانیش بۆ فرۆشتنی ئاڵتون زیادی کردووە. نرخی ئاڵتون لە بازاڕەکان بەردەوام ڕوو لە هەڵقشانە لە ماوەی یەک ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا بۆ هەر 1 کیلۆ ئاڵتونێک 16,000 دۆلار بەرز بۆتەوە. بۆ 1 مسقال ئاڵتونیش 120,000 دیناری عراقی بەرز بۆتەوە. شارەزایەکی بۆرسا هۆکاری بەرزبوونەوەی نرخی ئاڵتون بۆ پەیام دەخاتە ڕوو بە بڕوای ئەم ناجێگیری نرخی ئاڵتون بۆ دۆخی ئاڵۆزی سیاسی و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەگەڕێتەوە. مۆزوعی ئاڵتون معدەنێکی ئارامە، ینی چۆنڵی سیقە پێکراوە لە هەموو عالەمە. توانم بڵێم لە خلالی ساڵێکە نزیکەی 160 وەرقی چۆتە سەر. پارەم کاتانە ئۆنسەی تقریبا لە دەوری 1600 بوو، ئیسە چۆتە 2042. ئاڵتون نەزەی چۆنە معدەنێکە نایەت جێگای مەسەن لە قوڵای ئەرزا دەرێ لەوانێ چەند تەن هەزار تەنێ مەسەن بۆ نمونە ملیاری تەن لە ئەرزا هەبێ، بەڵام دۆلار تەبع کرێ ڕۆژانە ئەمریکا ڕووی لێبێ ڕۆژانە چەندەها ملیار دۆلار تەبعەکە، بەڵام ئاڵتون مەسرەفی شێکە دەریێت لەمان کاتە مەسلانی معدەنێکی محەدەد بێ کە لە ئەرزا مابێ. والله هەردوو حاڵەتەکە هەیە، احتیمالە بەرزیش بێت احتیمالە نزمیتیش بێت، ینی ئەوە نیە بڵێ والله من تەسەوراتی خۆمە، ینی ئەمە لەوانێ ڕاز نەبێ بۆ نمونە من خۆم شخصیان تەسەورمە کرد لە 2000 ڕەت نەبێ، بەڵام تا ئەمڕۆ تۆ چۆ 2042 وەلەوانێ بچێتە زیاتریش، ینی تەوقعاتێکی نییە بڵێ لە ساسا من تەسەورەکەم زیاتر بەرز بێتەوە. زەڕەنگرەکانی سلێمانی دوکانەکانیان پڕووە لەم ئاڵتونانەی ڕۆژانە لە هاوڵاتیانی دەکڕنەوە و جارێکی دیکە دەیتوێننەوە. ئەوان نە پێشنیار دەکەن هاوڵاتیان ئاڵتون بکڕن نە بشی فرۆشتنەوە، چونکە ڕەنگە لە ماوەی تەنها چەند خولەکێک نرخەکان هاڕە بکەن، لەوانەشە بەرز بێتەوە. بەرزبوونەوەی نرخی ئاڵتون مربوطە بە اقتصادی عالەمیەوە بە وەزع سیاسە جیهانیەکانەوە، یعنی ناکرێ من پێشبینی بکەم ئازیاتی بەرزە بێت و یادابەزەوە بە زۆر هۆکارەوە پەیوەندی هەیە تاوەکو وای لێ بکا بەرزتر بێت و یادابەزێت. بۆ نسبەت فرۆشتنیش زۆربەی خەڵک ئێستا لە 195 ئەیفرۆشێ بە ئومێدی ئەوەی ئێستای فرۆشە لە بەرەوەی نرخەکەی ئێستا زۆر بەرزە چاوەڕوان نەکراو بۆ لە ماوەیە، عند ماوەی 15 ساڵی شان نرخی وای نەدیوە بەخۆیەوە چاوەڕێ بیف ئەیفرۆشە پارەکەی دابنێ ئەگەر دابەزێت بیکڕێتەوە بە نرخێکی هەرزە کەس نازانێ. ئەوە ناڵم پەیوەندی هەیە بە زۆر هۆکارەوە، هۆکاری سیاسی، هۆکاری ئابووری، هۆکە ئەم نەخۆشی کۆرۆنایە کە بڵاو بۆتەوە، ئەمانە یعنی چەندین هۆکار هەیە وا ئەکات کە نەتوانی بڕیاربی لەسەرەوەی نرخی ئاڵتون دابەزە یا بەرزە بێتەوە زیاتر یا دابەزینێکی بەرچاوبینێ ناتوانینەوە. هەر دوێنێ ڕووداوەکەی لوبنان کاری کردە سەرەوەی نرخی ئاڵتونی بۆ بڕێک بەرز کردەوە. بەنسبەت بەرزبوونەوەی ئاڵتون سەرۆکی ئەنجومەنی زەڕەنگرەکانی سلێمانیە بەردەوام چاودێری نرخی بۆرسە دەکات. بە پێشبینیەکانی ئەم نرخی ئاڵتون لە بەرزبوونەوەی بەردەوامدایە. ئێمە وتمان لەوانەیە ئۆنسە بگاتە 2000 بەزەوە لە عەقڵی ئێمەش دەرچوو لە 2000 سەروتر ڕۆی 2040 هەتا ئێستا ڕۆشتووە. سەبەبەکەشی وڵاتەکانە کە ئاڵۆزی وڵاتەکان مشکیلە و مەشاکیلی سین و ئەمریکا ئەوانە زۆر بۆی هەیە، ئەم تەقینەوەی لوبنان ئەم ڤایرۆسە یعنی هەتا مشکیلە و مەشاکیل هەبێ لە وڵاتەکانە ئاڵتون بەرەو بەرزیە ڕوات، بەڵام بۆچوونی ئێمە ئیتر لە بۆچوونی ئێمە دەرچووە بەرزبوونەوەیکی زۆر ئاڵتون بەرز بۆتەوە. عەقڵمان بۆ ئەوە چێ ئیتر لەوانەیە ئەوەنەی پێ نەچێ دابەزینیش دابەزێت، یعنی هاڕێیەکی زۆر ئەکا بۆ دابەزین، یعنی خەڵک لەوانەیە زەرەرمەند بێت. ئەگەر بەم ئاڕاستەیە بەردەوام بێت چاوەڕوان دەکرێت نرخی ئاڵتون بەردەوام ڕوو لە بەرزبوونەوە بکات، چونکە ئاڵتون کانزایەکە، نرخی خاوێنکردنەوە و دەرهێنانی تێچووی زۆرە و بەردەوامیش بەرە و کەمبوونەوە دەچێت. هاوشێوەی دراو نییە کە لە سەرپەڕی کاغەز چاو بکرێت و لەبەر دەستا بێت. هێندێکیش دەڵێن ئایندە هەر تەنها بۆ ئاڵتون دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.